چۆنی کاگاراس دەنگت زۆر نزمە کاگاراس سپاس دەکەم کاگاراس وەزعی هەولێرێت چۆنە کاگاراس قەتعار دەکەیە لە شاوێسی چۆنی کاگاراس دەنگت زۆر نزمە کاگاراس سپاس دەکەم کاگاراس وەزعی هەولێرێت چۆنە کاگاراس قەتعار دەکەیە لە شاوێسی چۆنی کاگاراس دەنگت زۆر نزمە کاگاراس سپاس دەکەم کاگاراس وەزعی هەولێرێت چۆنە کاگاراس قەتعار دەکەیە لە شاوێسی ڕێیان دوای ئۆجۆتانە دەنگکە بووم سیرکەن پەیامەکی دەنجیم لۆ نادیە شتێکی زۆر سادەیە بزانن چمە زۆری خەڵکت تاجی کردی و کورە کاگاراس عەیبە بابە بە قوربان هەڵگرە چاوەکەم تو حیزبێکی گەورە و گرانت لە پشتە بە قوربان دەستێتە سێی ئەی هاوار دوو قسە دوو پرسیارە لەسەر زەوی داگیر کردنەکەیە بزانیت جوابی خەڵک دەوە چۆن زۆری خەڵکت تاجی کردی و هەڕەشە کوشتیشیان لێ دەکەی نووسی عەیب و ترس چییە تۆ کەسی فێری ئەدەبی نەکردووی هیچمان نەکردی ئەوە دەبینن بە سەرینگۆ ئەوە شتەکانە تۆ چی ئەوە ئەویش وەشی عەلی ئەونیش دوو قسەم لەگەڵی کرد ئەیتر نییە یەکسەر هەر ئەلەو چی گوتم قادر نادرم ئەگەر قادر نادر نەبا ڕەشە بادەبوو نازانم ئەو شەعرە ئەو شاعیرە ئەوەی کە پشتەوەی چەور کرایە ئیتر بە زەوقی پارتی ئەوەی کرد ئەوە 12 ساڵ لەمەوبەر لە گۆڤاری دەستگای زانیاری حەمەسەعید لای کردەوە عەلی ئەونی ئاراس مەلا بەختیار لە ئەولادە ژەڕی ئەو شعرەی نووسیە لە بۆ ناردم دەرێ ئەتو ئەو کەسە باشەوە کەی مشکلی یعنی ئەمن بەو شاعیرە دەربارەی زەرد هەڵگەڕاوەی ئەوە دەبم ئەمن ئەو دەنگانم لۆ بەجێشتی هاوڕیان هەر بۆ زانیاری کاکە دوو پرسیارمانەیە بە قوربان وەرە جواب دەوە چاوەکەم بێدەبی ئەگەر بێڕێزێکمان کرد حەقت بی وەرە جواب دەوە کاچی من ئیدۆ قەپات دەکرد پرسیار وعد بێگەر بۆ پڕ ڕێزۆ گفتوگۆمان نەکرد بەس تەلەفۆن قەپات مەکەن کوڕ کاچی من وەڵڵا عەیبە کاکە خۆ من حەمەسەعید نیم پارەم دەنێ و قونم چەوربی بە قوربان کاکە جان ئەگەر جوابت نەبوو ئەتا ئێوارێ دوای ئەوە خۆڵقۆم گرتی بەڕاستی دەنگ کرد بڵاو دەکەم هاوڕێیان ئەوەی گوێتان لێ بوو ئاراسی حەسۆی میرخانە ئاراس مێژووی خراپی هەیە دوێنێ کاگرانزەر باسی کرد کە چۆن ئەوەیان لە نەخۆشخانە دروست کردی و بای 5-6 ملیۆنەوە و خواردیانەگە دوسێ کەس وەڵازام لە مەسیفیش ئەوەی پزیشکی ئەوشی داگیر کردیان بەر لەوەی بێمە ئەو شتە تەزیرکەم نێت بەنامە بۆی ناتم بەڵام ببینن ئەوە پاپۆی خەڵکی ساڵی 59ە کابرا وەفاتی کردیە عەلی خدر نازەم ناوەکە ئەوە دکۆمنتەکە هەیە 59 وەفاتی کردیە تاپۆی پێشتریان هەبوو چونە ئاردەکانی داگیرکردن ئەو خەبەرە لە بووم مەترمش پێێنیم بە ئاراسی حەسۆی میرخان ئەوە دیتان چەند بە ئەوەتی جێ لە دەنجی من بوو قەپات دەکە دوای ئەوە شعرەکەی ئەو شاعیرە دەربارەی ڕەنگ زەردەی پارتی
محمد سعيد حسني لبو من دليلي هموش تلقاني آخر بجوب أو علي عوني شماش بهرحال أوكرت هاوريان أوقات أردا مقاطعي سي نوتسي الشعويسة ضدو نمونو أولكيا للشعويسة شوينكي زور استراتيجية لا لو ماليان أوكرت تشوينو ويندر كاميرانا كي يتزيقركي هرشي لي كردينا قوتي اگر بينو ايرا زارشكو شمال سناغي سوچستان ندكي بس حالي خويا خبت زدي يعني كاميران ورا بس بخلق بالله يعني بتحقق دين ملكو مالي خلق دا جيش دكن وهرشي كشتنيان دكن ودي كان مشروع حكومة لشي وجدان اسلام ربازي الشيخ احمد لشي كمسعود بيري بازي كاتشمن يعني كو تقريبا او خلقي يكون أن أو على صبرهاش هي أو بالمناسبة أما وكالة الزانيارين بهيان هاد بدرس وينو ويل أبو أوروبا معنا براسي سكالا نصر دكين وزانياري من داو بشويني هسيات كوانا دورشي زور خراب دبينن لا أزاردان وأشكنزة داني خلق أوانش هل قورت سعيد قرديا ناو وينو زانیاری زیاتر مانده تلفن روبیک چند کردم قپاتی کرد شیروان حسومین خان طاهر یونس مزوری فریدون گوران سره بهیوام هر کسی که اوتار نواشی بیا هاوریا من زورم پیسیر یعنی او همون بر پرسا اما بششان کاکت بس مانشی او پرین لرم او بخود هنده بین خومی بلاو دکنیو قصو گفتگو دکنی یال یعنی زورم لا سیده قبعتك نكاتك دائما دمعني او زمان ديالوغ بين او كلا سري عندك قلت لك هندي زار بوخوها وباشترا جاب دني ولا هندي زار دبينين يعني سكان بو شيونيه كذا قاعده اما تناقم بو قبعتك بو اوها مترسان هي باش بزتنا كل زور نكته هيك مديري زريبه هوليري تشي خلشي لا يتسومانو ورتي برواب كروجك تلفون ملوكرت هيتي دزانتين بيثالي هاوريان زور كيف بابسرك بخومات ما ديگو خوامان هي لدستو خوامان هي اكاتشي من امتسم كرديا تلفون دكم بايبنديش تلفونيا دكم نقلتان هنده بسيارو سرنزم خوامي باشا ما قفتقو بكن ورن با قفتقو بكن ورن او تومتاني اراستان دكري رول كردنا وبدن نسرد خوما تشيشي شخصي معنا كستانيا هیچ پیش بود تشنجو دجاجت یجناک. گفتگو دکن اگر پیتاخش اگر نعمش آوا هم زنی اگر هم لاو دکن اون موضوع. ای جواب من ندارد تو بسیارگان عراسی خلق دکن. کاتش خوش.